سڵاوتان نەبێت. دادگای فیدرالی عێراق سەرجەم ڕێکارەکانی کاندیدبوونی هۆشیار زێباری لە کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق ڕاگەرت. ئەمڕۆ دادگای فیدرالی عێراق کۆبەوە بڕیاریدا سەرجەم ڕێکارەکانی کاندیدبوونی هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆک کۆمار ڕابگرێت. دادگای فیدرالی هۆکاری ئەو بڕیارەی گەڕاندوتەوە بۆ نەبوونی مەرجە یاساییەکان لە کاندیدبوونی بۆ سەرۆک کۆمار، هەروەها هەنگاوەکانی خۆ کاندیدکردن و پەسەندکردنی لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانی عێراقەوە بە هەنگاوێکی نادەستوری ناوبردووە کە پێچەوانەی مادەی 68 لە دەستوری عێراقا. هەروەها لە بڕیارەکەی دادگا ئاماژە بەوەکراوە ئەم بڕیارە لەسەر سکاڵای یاسایی 4 پەرلەمانتاری عێراق بووە کە 3 پەرلەمانتاریان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەرلەمانتارێکیشیان سربەخۆ بووە کە تیایدا سکاڵا لەسەر هۆشیار زێباری تۆمارکراوە بە تۆمەتی بەهەدەردان و خراپ سوودوەرگرتن لە دارایی و موڵکی گشتی ئەو کاتەی کە وەزیری دەرەوە و دارایی عێراق بووە. هاوکات لە خاڵی دووەمی بڕیارەکەی دادگای فیدرالیدا هاتووە کە هۆشیار زێباری لە ساڵی 2018 بە نووسراوی ژمارە 98 سکاڵای لەسەر بوو و بانگشتی دادگاکراوە، بەڵام ناوبراو ئامادەی بەردەم دادگا نەبووە. پێشتر لیژنەی باڵای پەسەندکردنی کاندیدەکانی سەرۆکۆماری عێراق هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆکۆمار پەسەند کرد و ڕایگەیاند کە هەموو مەرجەکانی تێدایە، بەڵام ئەم بڕیارە ڕوبەڕووی ڕخنەی پەرلەمانتاران و بەشێک لە یاساناسان بووە. بۆ پێیە پێشتر لەسەر چەند دۆسەیەک لە پۆستی وەزیری دارایی دوورخرایەوە. هۆشیار زێباری لە ماوەی تەمەنی کارکردنیدا چەند جارێک پۆستی لە بەغدا وەرگرتووە و 2 جاریش پۆستی وەزیری هەبووە کە لە یەکەمیدا وەک وەزیری دەرەوە و دووەمیش وەزیری دارایی عێراق بووە. لە 23 ئەیلولی 2016 بە مەبەستی لێپرسینەوە بانگشتی پەرلەمانی عێراق کرا و بە تۆمەتی گەندەڵی و نەبوونی وەڵامی پێویست بۆ پرسیاری پەرلەمانتاران بە زۆرینەی دەنگ متمانەی لێوەرگیرایەوە و لە پۆستی وەزیری دارایی عێراق دوورخرایەوە. بڕیارە سبەی دووشەممە پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار کۆبێتەوە، بەڵام تا ئێستا دیار نییە بۆ ئەو کۆبوونەوەیە نیسابی یاسایی تەواو دەکرێت و زۆرینەی فراکسیۆنەکان بەشداری کۆبوونەوەکە دەبن یاخود نا.